تا ئێستا نەتوانراوە پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد یەکلایی بکرێتەوە. ئەمەش لە کاتێکدایە یەکێتی لە ماوەی 2 مانگی ڕابردوو شکستی هێنا لە گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ عەرەب و تورکمانەکان بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستە. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت هۆکاری دانەنانی پارێزگار ئەو کەسولایەنانن کە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردووە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک، یەکێتی و پارتی بە بەرپرسیار و کەم تەرخەم لە ئاست چارەسەر و یەکلایکردنەوەی کێشەکانی شارەکە دەزانن، چونکە پیان وایە هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم لە ڕابردوودا هێندەی هەوڵی بەدەستهێنانی پۆستیان داوە لە بەغداد، هێندە هەوڵی چارەسەری کێشەکانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تریان نەداوە. دیارە ئەو ململانانی کە لە ناو یەکێتی پارتیدا هەیە لە بەغدا لەسەر پۆستی ئیمتیازات ئەگەر بۆ کەرکووک بیان کردە هەوڵیان بدایە بارودۆخی کەرکووک بەم ڕۆژە نەدەگەیشت و هەروەها مەسەلەی پارێزگاری کەرکووک دیارە کێشەی چارەسەر دەبوو ئەگەر بێت و ئەوان دیارە هۆکاری سەرەکین بۆ دانەنانی پارێزگا و هەروەها نەگەڕانەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها ئەگەر بێت و ئەوان ناکۆکی نەوە لە نێوانیاندا تا ئێستا ئەم هەموو کێشەی کە لە کەرکووک بڵین بڕیاری بۆ دەرەچێت لە بەغا و لە پارێزگای کەرکووک دیارە هەموو کێشەکان چارەسەر دەکرا ئەگەر لە 100% چارەسەرش نەکرایە بەلای کەمەوە ڕێگری لە بڕیارەکان دەکرا. دیارە بەرژەوەندی باڵەکانی خەڵکی هەرێمی کوردستان و کەرکووک بە تایبەتی هەموو کاتێ بۆتە قوربانی بەرژەوەندی حیزبی ئەوەی کە لە بەغا بینیمان ئەولەویەت بۆ یەکلاکردنەوە و یاخۆ شەڕە گەورەکان لەسەر پلە و پۆست بۆ نەک لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان کە خەمی هەموو خەڵکە. دیارە کەرکووکش وەکەوەی کەوا خەمی هەمومانە کە پرسی خەڵک و خاکە بۆتە قوربانی بەرژەوەندی حیزبی ئەوەی کە ئەمڕۆ ڕێگرە لە دیاریکردنی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک و ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەسەڵات لە کەرکووکە بەرژەوەندی حیزبێ. بۆ من پێم وایە بۆ ئەوەی کاتێکە هەندێک حزبی سیاسی سوور بێ لەسەر ئەوەی کەرکووک کاتە قوربانی بەرژەوەندی باشتر ئەوەیە بگەڕێنەوە بۆ ئیرادەی خەڵکی شاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای شاری کەرکووک هەڵبژاردننی بۆ بکرێ بۆ ئەوەی ببینە خاوەن ئەنجومەنێ بتوانێت دەسەڵات لە کەرکووک یەکلایکاتەوە و قوتارشی کا لە دەستی بەرژەوەندی حزب. وا بڕیارە لە سەرەتایی مانگی داهاتوو مۆڵەتی ڕاکان جبووری کە ئێستا بە وەکالەت پارێزگاری کەرکووکە لە پەرلەمانی عێراق کۆتایی پێبێت. تا ئێستاش پارتی و یەکێتی لە ململانەی سیاسی و حزبی خۆیان بەردەوامن و ڕێک نەکەوتون تا بتوانن ئەو پۆستە بۆ کورد وەربگرنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.